بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش دابمەوە میوانی ماڵەکانتان. خۆشەویستان و ئازیزانی من لە شاری هەولێر پێشەنگا کراوەتەوە کەوا خەڵکێکی یەکجار زۆر ڕویان لەم پێشەنگایە کردووە. لێرە هەم خواردن هەم جلوبەرێک هەم کاری دەستی نمایش دەکرێت. جا من دەسمە لای بەشێک لە وڵاتیان و بەشێک لەوانەی کە خاوەنکارن گفتوگۆیان لەگەڵ دەکەم. مەبزانم ئەوانەی کە خاوەنکارن چەندێک کردنەوەی ئەم پێشەنگایانە بە دەرفەت دەزانن بۆ ئەوەی کاڵەکانی خۆیان زیاتر بە هاونیشتیمانیان بە کڕیارەکان بناسێنن و هاوڵاتیان و هاونیشتیمانیان لەسەر پێشەنگاکە چی دەڵێن و چ شتێکی پێشەنگاکەیان بەدڵە و نرخەکان کاڵەکان لە پێشەنگا چۆنە، ئایا لێرە گرانترە یاخود لە دەرەوە لە چاو دەرەوە هەرزانترە و هیچ داشکانێکیان کردووە و کۆمەڵە گفتوگۆ دەکەم بە تایبەتی لەگەڵ ئەوانەی کە خاوەنکارن ئێوە لەگەڵمان نابن بیسەر و بینەرمان بن کۆنتڕۆڵەکانتان دابنێن سەیری گفتوگۆکانی من بکەن لەگەڵم بن. الحەمدلله خۆش بیا. پێم برێ ئەو پێشەنگایانە چەند ریت و خۆش دەکەم؟ واللهی زۆر زۆرم حەزم لێوە ئەوەی وەچی لە مووسلی کراوە گۆتم لۆ نەهاتنە هەولێر چوومە مووسلش لەبەروان لەبەر ئەو نەوع پێشەنگای چێ مووسلی؟ والله زۆر باشە. لێرە چ شتەکەیە جیاواز بی سەرنجی تو ڕاشێشی؟ واللهی تشتەکە جوانە حەزم لێە تەماشا بکەم. چت کڕی تا ئێستا تەماشات کرد؟ والله ئێستا هاتم پێش تارێکێک یعنی زۆر تازە هاتی؟ تازە هاتم. پێت خۆشە ئەو پێشەنگانە ساڵانە بکرێتەوە؟ حەز دەکەم ساڵێ دوو جار نا یەک جار. والله تشتەکە تشتی زۆر جوانە دوایە ناوی کوردستانی هەڵدەستی بابا وانە باشەشیان جلوبەرگەکان خواردنەکان کەلتوری مسرین وایە؟ هەموو مسرینە هەموو مسرین. ئەوە ئاشنایەتێک دروست دەکات لە بینی کورد و مسرەکان. طبعاً ئەوە باشە لۆمەش باشە لۆ کوردستان. سڵاو دەبێت. سڵاو لە تۆش. باش ئینشاڵڵا. زۆر سپاس. یاخوا باش بی. ئەم جۆرە پێشەنگایانە چۆن دەبینی؟ وەڵی زۆر بە جوانی و بە باشی دەبینین و ضروریشە مرۆڤ بەشداری لەم فیستیڤالە بکات لۆی ئاشنابی بە کولتوری جیاواز. بەشێک لە خواردن و جلوبەرگانەی کە هەن ئی وڵاتانی دیکەن هیچ شتێک سەرنجی تۆ ڕاکێشە؟ وەڵی زۆر شت هەیە بەڵام یەکێک لەو شتانەی کە سەرنجبی ڕاکێشای بەخۆ حەزم لە کوپی قاوەیە و جلوبەرگەکانیش بەڕاستی جوان. ئەی خواردنەکانی لێرە هەن هیچ تاقی کردوتەوە؟ وەڵی یەکێک لە خواردنەکان تاقی کرد خواردنی دەریایی بوو بەڵێ خۆشش بوو. چەند گرینگە بە تایبەتی لەم وەرزەدا خەڵک بتوانێت بێ ئاشنا بێ جا جلوبەرێک بکڕێ خواردنێک بخوا. ئەکەیت مهمە ئینسان بەشداری لەو جۆرە فیستیڤالانە بکرێتن لەو ئەوەی ینی شارەزای کولتوری جیهانیەکان ببین. یەکێک لەوانە کە بەخۆم یەکەم جارە بەشداری لەو کولتورەی بکەم زۆرش جیاواز بوو لەگەڵی خۆمان. بەچی بەشداری من لێرە گەزۆ دەبینم ئەمگۆ بەچی چی دیکە بەشدارن تەنها گەزۆتان هێناوە؟ ڕاستێکی من بەس بە براندی گەزوی سلێمانی بەشداریمان کردووە. ئەم تایبەتمەندی ئەم گەزۆیە چییە؟ وەڵای تایبەتمەندی گەزۆکەی ئێمە لەگەڵی خەڵکاوەیە موادی حافیزەیتیانە شەکریتیانە وەزائیدەن خۆمان دروستیەکەین خۆماڵیە هەنی من خۆم دروستیەکەم. خەڵکی هەولێر چەند بەدڵیتی چەند خواستی لەسەرە؟ وەڵای ڕاستێکی من نەمەسێن ویسیڤال مەسپاس بەخوای گەورە جوابانەوە یعنی وەک چۆن نەڵی کڕیارەکانمان کە کلیان کڕی و ناتوونێتەوە سەریان لێیان داوایان کردوێتەوە بە گەیاندن بۆمان ناردوونەتەوە لەخوا بەزیابێ سواز بۆ بەگشتی ئەم جۆرە پێشەنگانە بۆ ئێوە چۆنە ڕەخساندنی دەرفەتێکی کار نییە؟ وەڵی کریانەوەیم پێشانگایانە بەڕاستێکی وەکو ڕای خۆم شتێکی زۆر باشە لەبەرەوەی من تازەکی یعنی دەستم کردووە پێشیشی پێشانگا و ناساندنی براندەکەم و زۆر باشە لەبەر لێرە کۆمەڵە خەڵکم ناسی و ینی کۆمەڵە شوێنم ناسیوە کە ئیشم پیان بۆ پێشتر زۆر گەڕام بە دوایانە بە زەحمە داتوونەتە بەردەست داتوێتە بەردەستیشم بەو شێوەیە نەبوو کە بۆ نمونە سەر چاوەڕێیسەکەی بدۆزمەوە. ئێوە لە پێشەنگاکان پێشەنگا دوای پێشەنگە هەوڵتان داوە سەرنجی کڕیاری زیاتر بە خۆتان ڕاوکێشن؟ لەخوا بەزیابێ بەڵێ سپاس بۆخوای گەورە. بە شێوەیەکی گشتی چۆن دەتوانیت زیاتر پەرە بەکارەکەی خۆت بدەیت؟ وەڵی پەرەپێدان بەکاری خۆم یەکەم
ئەگە حکومە داوکاریت کا شتێکی زۆر باشە تۆ توانی بۆ نمونە من نەمەنیەکی بۆ نمونە چکۆلەمەیە گەورەی کەم چوزانم ئەو کاتە هەلی کار زیاترە ڕەخسێت ئەتوانین بۆ دەرەوەی بنێرین ئەنی گۆڕانکاری ئەکرێ بەڵامی تر زۆر جاجۆی بەسەر چاوی مادی باشەکرێ ڕاستی خۆکرێکەتان گران نییە وڵی تقریبان بەرەوەڵا ئێرە چەنەدە بەخوا زۆرە دڵمان لێنە ڕەنجێن کاکە بەڵامی ئیشەڵا پشتیان بەخوا زەرە ناکەن کەس لێرە ئیشەڵا بەیزنی ئەڵای جا ئێمە خۆمان لاڵەوزەی شەی دواتوین یاخۆ بەخێر کردوتر بە هەنگوین و بە بابەتانە بەرداریمان کردم هەنگوینمانەیە بە شەر دەیفرۆشین ئەی نەخۆشی شەکرە بیخوا بەڵێ ئەو هەنگوینە بە شەر دەفرۆشین ئەمن هەموو جارە و پرسیارەی زۆر دووبار دەکەمەوە خەڵک دەڵێ من ئێستا نازانم کو بزانم ئەو هەنجینە ئەسلیە یان تەقلیدە یان عادیە وەڵی دا خۆی سا فێڵ لە هەنگوینە زۆرەکرێت زۆر ئاسانیشە فێڵکردن لە هەنگوینە ترە و کاتاکەوێت لەسەر فەحسی مختبەر لە مختبەر فەحسیکەی یاد لەسەر سیخە بیکرێت هەنجینی باشی تو کە دەرەجەیەک و بێم نەت دەیفرۆشی بەسەندەی منی سا بڵی سعرەکە تۆزە حەساسە لێرە بیڵێ بەس بە هەر بیشی ئەم هەنجوینە خۆی بە 6,000 من داشکانمەمە کردو بە 50,000 فرۆشین هەنجوینێکە بە شەر دەیفرۆشین کە نەخۆشی شەکرەشی هەبێ بیخوات 50 دەیفرۆشی وایە داشکانمان بۆ کردو بە معرەزی هەو باش ئەدەکە کەسێک بڵێ من لە پەیام و بینی و مەوهاتومە چەند خاتی دەگری وڵای دا و کاتێگرین بەدڵی خۆی داشکانی بۆ ناگەوێت لەوێ شتێ زیادی بۆ دەهێنێت من لە خزمەتتان ئای برنجی کوردی دەبینم ئەمانە چۆنە یەک نەوە 6 مانگی ئەمە من 6 مانگاوی پاییزی پاریشی خواردەوە بەڵێ بەس برنجاگەی کوردیە ئەدیەوە چەندە هەر یەک نوعە بەڵێ ئەمە یەک شوێنە یەک نوعە 6 مانگاوی پاییزیشی خواردەوە برنجی کوردی شەژمانجی لەگەڵ سێمانجی و ساڵی هەیە وایە بەڵێ باشە جیاوازی شەژمانجەکە لەگەڵ سێمانجەکە چیە؟ وڵای در خۆی بە زۆری خەڵک زیاتر شەژمانگیەکە بەکارێن چونکە هەم ڕەنگی جوان و تام و بوونیشی خۆشترە ئەوانێکە بە زۆری بۆ دۆڵمە بەکاردێن بەس ئەمە توانێت بۆ ڕاستەخۆ لێنی ینی چی تێکەڵاو نەکرد ئەوە جگە لە هەنجین و برنجی ئەوەش ڕوونی مەڕە ماشەڵڵا ئەوە ساڵ ڕوونی مەڕە ئەمە هەر ساڕۆنی مەڕە ئەمە بەرەکەتەکەی بە شەرت زۆر باشە ئەوانە هەمووی داشکانی لەسەرەوە وڵای دا هەمووی داشکانی لەسەر هەر ڕۆنی مەڕی سا لە شوێنان ئێمە خۆمانی فرۆشین بە 25 لێرە کردومانە بە 20 یەکەم جارە دەی بۆ هەولێر بەشداری پێشەنگا دەکەی؟ نەخێر زۆر بەشداریم کردووە زۆر بەشداری کردووە یعنی من تەنانەت چمە بەسڕا بەغداد چوومە کوێیت و قەتەر ئەو بۆ پێشەنگا ئەم جۆرە پێشەنگیانە بەگشتی چەندێک باشە بۆ ئێوە چەندێک زۆر باشە هەر زۆر باشە ئاینسا من نێم لێرم ئەتوانم چەند کەسێک بیناسێن عنی من برنجە بناسم بە چەند کەسێک ئەبێ بە معمیل لە هەمیشە بۆم فستیڤالانە بۆ ساغبوونەوەی بەرەبوومی خۆماڵی زۆر باشە جیا لە کورد خەڵکی عەرەب چەند کڕیاری ئێوەیە وڵای دا عەرەب بە زیاتر حەزیان لە شتی کوردەواریە خۆی دیارە در برنجی کوردیە بن هەنجوینە بن بە زۆری ئەو بابەتە ترشەمەنیانەمان هەیە هی هەڵەبجەیەویش کامیان زیاتر حەز لێیە خۆی بە زۆری ترشی و شیرینی عەرەب یعنی ئەو دوانە چەرەسە ئاڵای کوردستانت داناوە طبعا والله دڵ گیانە سپاس بابزانم پێش مەوزوعان چەندرت بە ئیشەکەی خۆت خۆشە ئەمن زۆر وەکو ئافرەتە کە خاوەنکارم زۆر دڵم پێخۆشە لەوە زیاتر دڵم خۆشە کە دێن دەڵێن شتەکانت جیاوازە یعنی زۆر یعنی تایبەتە و نامۆیە شتەکانیان لەکن خەڵک ئەوانەی کە دەڵێن شتەکانت باشە و چاکە بەس کوردن ناکید من خۆم من کە دوکانیشم هەیە و خاوەن پەیجیشم زۆر عەرەب و تورک ئێرانی یعنی کە لێرەش بوومە ئێرانی هاتشتی بردیە عەرەب بردیتی مصری بردیتی یعنی هەمویان هاتینە یعنی وەت کردیە سەرنجی کڕیاری بیانیش بۆ خۆت ڕاکیش ئەکی دەرێ وەڵڵا خۆشیە زۆر باشە پێم بڵێ چۆن بیری لۆ کردەوە لەم پێشەنگایە بەشدار بی واللهی بیرم کردەوە هەستم کرد شتەکەی من جیاوازە دیکۆڕەکەم جیاواز دەبیتن گوتم لۆنا با بەشداری بکەم ئەلحەمدولیلا خەڵکیش زۆر بە شێوەیەکی بەرفراوان و ینی زۆر دڵیان پێخۆشە کە دێن ڕاستەوخۆ پێم دەڵێن دیکۆڕەکەت و شتەکانت زۆر جیاوازە ئاتوو لێرە بەچ بەشداری
ئەمن لێرە بە کاری دەستی بەشدارم چونکە ئەو بابەتانە هەمووی کاری دەستیە ئەمن بەخۆم ئەو دیزاینانیان لەسەر دەکەم. بەخۆ دروستی دەکەی ئاوە؟ نا ئەمن لە معمەل بە کاری دەستی دروست دەکرێت دەینمەوە لە سین تەڵەبی دەکەم ئەلێرانە ئەمن بەخۆم دیزاینەکەی دەردەینم. بەخۆ دیزاینەکەی دیاری دەکەی کەس زۆرە بزەبت بە سادەی داوا دەکەم بەس دیزاینەکەی دروست دەکەم ئەمن. پێم بڵێ جگە لە خۆت دەرفەتی کارت ڕەخساندەوە بۆ کەسی دیکە کار بکا لەگەڵت یان ئەگەر بیرت کردوەوە لە داهاتوو وا بکەی؟ وەڵاهی بە ئەگەرەکی زۆرەوە لەوانەیە لە داهاتوو وا بکەم چونکە من یەکەم پەیجم دانا 3 ساڵ ئۆنلاین ئیشم کرد ئەلحەمدولیلاوە 5 مانگە دوکانم دانایە کە دوکانیشم دانا هەست دەکەم گەورەتری بکەم ئەو کات کارمەند لەکنم ئیش بکاتن. ئەم جۆرە پێشەنگانە بۆ ئێوە چەندە دەرفەتێکی باش و زێڕینە بۆ ئەوەی کڕیاری نوێتان بۆ بێتن و ئاشنا بن بە کارە دەستیەکانی ئێوە؟ وەڵاهی زۆر دەرفەتەکی باشە من وەکو یەکەم جارکە بەشداریم کردیا بە ئەگەرەکی زۆر هەموو ساڵک بەشداری دەکەم هەر فیستیڤاڵێکی باش ببینمەوە بەشداری دەکەم. سەبارەت بەکردنەوەی پێشەنگا لە هەموو دنیاە ئەبێ کارگەکان خزمەتی خەڵکی بکەن کۆمپانیەکان خزمەتی خەڵکی بکەن بۆ ئەوەی ڕاستەوخۆ هەم کۆمپانیەکان و کارگەکان سوودمەند دەبن لە فیدباکی ڕاستەقینەی خەڵکی چی گلەیەکیان لێ هەبێ یاخۆ دەستخۆشیێکیان لێ هەبێ. یعنی ئەمڕۆ شتێکات بە خەیاڵماوەدم وەڵی پەشیمان بوومەوە کە بڵم تەحینەکەی ئێمە لە کوردستانە وێنەی نییە وتم لە جیان ئەمزاراڵم وێنەی نییە لەبەرچی ئەو هەموو خەڵکە هات تێستیە کرد بە واقعی ئەیاموت وەڵی دەستان خۆش بێ زۆر تایبەتە ئایمە بەستم وەکو فیدباکێ هەندێک شتمان هەبوو خۆمان لێ تێناگەیشتین بۆیە بۆ ڕیسێرسی مارکتینگ ئەوە وەکو خاوەن کۆمپانیەکان وەکو لایەنەکەی تر خەڵکی بێزارە لەوەی بەس بێ لە مارکێتێ شت بکڕێ حەزە کاشتی جیاوازی دەستکەوێ یعنی ئێمە خۆمان هاتین زۆر شتێکی هونەرمەندانەمان یعنی هونەرە بەڕاستیەوەی کە کردومانە یعنی بە تەنها دیزاینێکی سادە نییە شێوەیەکی قوڕینمان کردووە بەدار و بە تەختە و بەم شتانە شتێکی جوانمان دروست کردووە لەبەرێ بەرهەمەکەمان لە هەڵقوڵاوی خەڵکیەوە هاتووە کە چەندین زۆرزەیتی سروشتی دروستەکەین و کەرەی سەرەزات و هەروەها ئەو ڕاشی و تەحینەیە و هەروەها زیاتر لە 100 زۆرزەیتی زۆراوزۆری ڕۆکی دروستەکەین کە ئەمانە هەڵقوڵاوی ناو کۆمەلگا وڵاتی خۆمانە یعنی شتێکی تایبەتمان دروست کردووە الحەمدلله. زۆر جار لە پێشەنگاکان کە دەکرێنەوە کڕیار خەڵک هاوڵاتی حەز دەکا ئەو شتێک کە لە پێشەنگا دەکرێت جیاواز بێت لە شوێنەکانی دیکە تۆزێک لە ڕووی نرخەوە گۆڕانکاریەکە بێ ینی کەمێک کەمتر بێ ئێوە واتان کردووە کە لە پێشەنگا خەڵک شت بکڕێ تۆزێ بە هەرزانتر دەستی بکەوێ؟ ڕێک ئێمە لەو مەفهومەیە تێگەیشتوین ینی هەم نرخمان داگرت کاتی هاتینە ئێرە چکە تقریبان بەشداری 35 پێشەنگامان کردووە هەرچەند لە دەروی وڵاتی خۆم بەشداری بۆ نە کانتۆن فایر کە لە چاینایە گەورەترین پێشەنگای عالەمیە ئەزانیە بێ پێشەنگاکان چۆن بێ دووەمین سامپڵمان داناوە یعنی تێست و دیاری و گیفتمان داناوە ئێستا لێرە پێتان نیشانەدەم کە خەڵکی بابێن یعنی لە جیاتەوەی زۆر جار خەڵک لە ڕیکلامە کۆمپانیەکان پارەیەکی زەبەلاح لە سۆشیال میدیاکانە سەرفەکان بەبێ خەڵک سوودمەند بێ ئەسڵان تۆ ئەگەر ئەتەوێ ڕیکلام بکەی با خەڵکەکەش لەگەڵیا سوودمەند بێ ئێمە هەم سیارێکمان داناوە بۆ دیاری هەمیش وتومانە وەرە بە دیاریش بەرە تەنانەت برنج و شتیشمان لێرە بە زەیتە سروشتیەکانی خۆمان لێ ناوە خەڵکی لێرە بڕابکە هەیە وتێتی بەخوا زۆر برسیمە هاتوومە ئێرە شوێنێکمان دەست نەکەوتۆ سروشتی بێ لێرە خواردنی خواردووە یعنی هەر بە خۆڕایی پێمانداوە یعنی 5-6 تەکنیکمان بەکارهێناوە کە خەڵکی تەواو سوودمەند بێ ئامێرەکانیشمان هێناوە هەم زەیتی گڵۆ بە ڕۆژە چۆن دروستەکرێ و هەم ڕاشی و هەم کەرەی سەرەزاتەکەیش باسی ئەومان کرد خەڵک لەم پێشەنگانە ئەگەر ئێوە داشکامکان سوودمەند دەبێت ئەی ئێوە قازانستان چێ لەم پێشەنگانە لە کۆتاییە کە خەڵکی سوودمەند بوو وەلایەکی بۆ ئێمە دروستە بێ کە ئێمە وەکو کۆمپانیا وەکو کارگەیەک ئەم کابرایە هەر کەسێ لە دنیاە تەبعێکی وایە وەک چۆن پێغمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ تەهادوا تەحابوا ئەگەر ئێمە لەسەر ئەم بیرکردنەوەیە بڕۆین هەموو کەسێک کە شتێکت پێیدا خۆی بە قەرزاربار تەزانێ یعنی حەزەکە بێ هیچ نەبێ شتێ بکڕێ یعنی زۆر کە ئەو شتەیە پێدەی بە دیاری لە خۆیەوە یعنی حەزەکە ئیتر ببێتە کڕیاری تۆ بۆیە وردە ئەم کەسانە تۆیان خۆشەوێ بزنەکەی تۆیان خۆشەوێ سوودمەند بووە لەوەی تۆ
پێشانگاکە شتێکی وای نوێ نبینم ناو پێشانگاکە ڕاستی شتێکی نوێ نییە شتێکی نوێ نییە و سعرەکانیشیان زۆر گرانترە لە بازار بەخۆی مەفروز ئارزانتر لەبێرزاتی یانەوە خەڵکە بۆ قەلەبارەکە دێت تێرانەوە تەسەوردەکە هەرزاندرە بەڵام ئەوەی ئەو سعرانە کەم ناگادارم زۆر گرانترە چ شتێک لێرە سەرنجی پێ و ڕاکێشان بەخوای بەس ئەو شت حفیاتەکانی مسرەکان جوان بوو شتێکی غەریب بوو ئەجە ناویت کە هەمووی لە بازار مەوجودە شتێکی غەریب نییە چت کڕیا بەخوا بەتەمامە ئەو چای بکڕم چای لیمۆیە بنعناع ئەو چایشان چای هەنارە شتێکی غەریبە ئەویان غەریب بوو ئەویان نوێ بوو لە ئەوان نوێ بووە چای هەنار و چای لەیمون و چای بە نعناع یعنی ئەوە شتی نوێ تامیشم کرد تامەکەی زۆر خۆش بوو بەڕاستی ینی تێستیان هەم تێستیان هەیە تێزەکەشان خۆش بوو پامی تۆ بۆوانەی کە دێنە پێشەنگا چەند گرینگە کە دێن شتێک بکڕن بە ئامانجەوە بێ هەر کەزایی طبعا يعني هەموو شتێک ئامانجت نەبی یان تووشی غەڵەت دەبی تاکید یعنی پێویستە ئامانج فەرمی پێویستە ئامانجت هەبی چونکە تۆ زۆر زارە تۆ لە جیرفانی خۆ دەگەر بە حساب شت بکڕی هاتمەکە بەش ناکە دەبی بە ئامانج بکڕی بە بەرنامە بیکڕی هەموو شتێک بیکڕم لە ماڵەوە فڕیدەم یعنی ئیسم نەکرد وانە بەسبینی خۆمان بی نەبتە ڕکلام لە بۆیان تامەکەی خۆشە تامەکەی بەڕاستی خۆش تامەکەی خۆشە ئاسانی نارێم شتێک تامی خۆش ناکەم لەو ماڵەزە بەس ئەوە بە سەرنجت تا ڕاکێشام بەڕاستی مصرية أو لا مصريين وين انتم؟ شركة تركية بس احنا من داخل العراق. وين داخل العراق؟ شركة كانت تشبه العراق لا شكل. هم كيشان كانوا قريب شو درفتي كار برقصين الونيا. والله بالتأكيد بس أنا هكذا كان إخوان لقى إخوان يعني سوادين أبوي ما. شتى كباش اللي رهيا أشنابونا بكالتوري ولاتي دي كبونا من أوي كمصر. أو خوزقة يعني ولاتان بجار يعني كلمة بوي بزان هولاتان شتشينية بيني جوانا. أم كأوشتي بازار بيني يعني شتشينية ما ندي. ئەوەی وڵاتان زۆر زار لێرە دەکرێتەوە وڵاتان دەکرێتەوە شتی زۆر جوان دەبینی زۆر سەرنجڕاکێش شەرکەلتوریان دەناسی سەقافەتیان بۆ واستەوە دەزانی چییە بەڵام بەداخۆ ینی لێرە شتێکی نوێ نبینم وەکو بازاڕەکانی خۆمان بازار سپی دەبینم. سڵاوت لەبێت. سڵاو لە تۆش؟ باشی ئینشاڵڵا. الحەمدولیلا شکر. پێشەنگە کراوەتەوە. تۆ بەچی بەشداریت کردووە؟ بە کاری دەستی ئێسسوارات و جلی کوردی منداڵان و کڵاو و ئەو شتانە. ئەو کارە دەستیانەی کە لێرە هەن خۆت دروستیان دەکەی؟ بەڵێ خۆم و دایکم. هەموویان بەشێکی؟ زۆربەی سەدانەوەتی. پێشەنگا چەندێک بۆ ئێوە باشە دەرفەتێکی زێڕینە بۆ ئەوەی سەرنجی زیاتری کڕیاران بۆ خۆتان ڕاکێشن؟ ئەکید 100% باشە لە ئەو کەسە کە نەتانی دوکانە گیان شتێکی دامنێتەوە ئەوە حەسەب یعنی لۆمەش بوویتە بزنسێکی گچکە کە دەتانی زیاتر کارەکەمان بە خەڵکی بناسێنین کارتێک پەیجێک شتێکمان هەیە داوا دەکەن و کڕیاران زیاتر سەرنجیان ڕادەچێشن. گەنجێک چەند متمانەت بە خۆتە چەند متمانەت بە کارەکەتە تێیدا سەرکەوتوو بی؟ 100% ئەکید زۆر متماتم بخۆم هەیە یعنی شتەکانی من هیچی ئەوە نییە پڕ بە کوالێتی و پڕ بە متمانەی دەدەم بە خەڵکی لەم ئەگەر تێکیش چوو بێم گەڕێنەوە. لە پێشەنگان نرخەکان چۆنە لە دەرەوەی پێشەنگا چۆنە لێرە هیچ داشکانێکتان کردووە یان لێرە ئەشیاکان کاڵاکان گرانتریشە؟ هەتا هەندێک گرانترە ئێستا مەسەلەن ئەمە مرواریمان هەیە لە دەرێ گرانترە لێرە ئەمە 153 داشکانمان کردیە بەرد لۆ بەردیش دەگۆڕێ کە دەکەی دەستبەند و بوارە و خەناوکە و ئەو شتانە لە پێنج هەیە هەتا 50 تا 25 بەس ئەکید مشتریەک فەرقە لەگەڵ ئەوەی کە دانەک دەبە فەرقە لەگەڵ ئەوە گشکە دووسەیەک دەبە ئەوە داشکانی زیاتری لەسەرە. یعنی ئێستا خەڵکێک بێ لێرە کاڵا بکڕی ئەو شتانە ئێوە کە دروستان کردووە کارە دەستیەکان لێرە هەرزانترە؟ لێرە هەرزانترە بەڵێ. خەڵک چیتان پێ دەڵێن کە کارە دەستیەکانی ئێوە دەبینێ چەند دڵی پێخۆشە چەندێک پێیان جوانە؟ وڵی دڵیان پێخۆشە یعنی کە دەستخۆشیمان لێ دەکەن خەڵکی بۆ خەڵک دەگۆڕێ هەیە دەڵێ سەربەرزین بەنگۆ سەرکەوتوو بوون هەرشە دەڵێتن شتەکان گرانیان ئەوەیە بەس ئەمن هەر دەڵم بچیە ناو ئیشەک ئەو وەختی کە دەزانی چەند ماندی بوون و چەند زەحمەتی هەیە تا نێچێ ناو ئیشەک قەرار مەدە. بێگومان ئێمە وەکو گەنجان زۆر خۆشحاڵی کە توانی ومانە ما بڵێن توانەکانی خۆمان بەهرەکانی خۆمان لە ڕێگایەکی زۆر ئاسان با بڵێن پێشکەش بکەین و هەم خەڵکیش دڵخۆش دەبن هەم بۆ ئێمەش هەلێکی کاری ئاسان و خێرایە. ئەو کارە دەستیانەی لێرە هەن خۆت دروستیان دەکەی؟ بەڵێ
لە ڕاستیدا ئەو مۆمانەی برادێکمە بەناوی ئیلافکاندڵ و ئەوانەشی خۆ من جانتا دروست دەکەم زیاتر بە خۆ جانتای دروست دەکەم بەڵێ من بخۆم کار جانتا دەکەم دروستکردنی جانتایەک چەند کاتی پێویستە بە پێی دیزاینەکەی بە پێی با بڵێم قەبارەکەی چەندێک کاتی دەوێتن لە ڕاستیدا کارەکەی من زۆر ماندووە یعنی زۆر ماندووبوونێکی زۆری دەوێت کاتێکی زۆری دەوێت و کولفەشی طبعاً زۆر زۆرە لەبەرەوەی من بە شێوازێکی زۆر کوالیتی و پرۆفیشناڵ دروستی دەکەم وەزعت کووە ئەو کەناڵە کووە دەرەجەیەک ڕقەمە بەدرتە بەرنامە ئاری وەڵی لە پاشەوەی نییە لێمان ڕازی ئاری وەڵە چاوتە مازەکەم زۆر سپاس دەکەم بەڕێزیەتی گرنگەوەی ئەمە خزمەت بەبینەران کورە حیاتنەنگۆ بەخوای یا ڕەبی خوارە تەنات نییە لە پاشەوەی درێ باوەڕ ناکەم لە پاشەوەی هەبی خزمەتی کۆمەڵگا دەکەین ئاری وەڵە وەڵی شتەکانتان جوانە چاوتە مازەکەم ڕێستانەیە خۆشەویستان و ئازیزان لێرە داگەیشتە کۆتایی پرۆگرامەکەمان بەدڵنیاییەوە کردنەوەی ئەم زۆرە پێشەنگایانە دەرفەتێکی باشە بۆ ئەوانەی حەز دەکەن کاڵەکانی خۆیان بە هاونیشتیمانیان هاوڵاتیان بناسێنن و دەرفەتێکی زێڕینە بە تایبەت بۆ ئەوانەی کە نەیانتوانیوە بەهۆی بارودۆخی داراییەوە بتوان ببێنە خاوەن دوکانی خۆیان شوێنێکی کاریان هەبێ دەتوانن لێرە کارەکانی خۆیان توانەکانی خۆیان نمایش بکەن هاوکات بەشێک لە هاوڵاتیان داوا دەکەن نرخەکان لێرە هەرزانتر بێت ناکرێت وەک خەڵک دەڵێت ناکرێت لێرە نرخەکان گرانتر بێت بەشێکی دیکەیان دەڵێن پێشەنگایە و دەرفەتە بۆ ئێمە تاوەکو قازان جێ بکەین چونکە ئێمەش کرێمان لەسرە بە شێوەیەکی گشتی کردنەوەیان پێشەنگایانە بۆ هاوڵاتیانیش زۆر باشە ئاشنای کەلتوری جیاواز دەبن هاوکات هەندێک شت لێرە دەبینن کەوا لە بازار نایبینن ڕەنگە لە بازار بە ئاسانی دەستیان نەکەوێت بۆیە هیواخوازم ئێستا کاتێتی بێن بۆم پێشەنگایانە ئەوەی کە خواستان لەسرە و دڵتان ئارەزووی دەکات بیکڕن و کاتێکی خۆش بەسەر بەرن تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ